ڕۆژ بە ڕۆژ ژماری سەگی بێلانە لە ناو سنتەری شارەکان زیاد دەکات. یەکێک لە هۆکارەکانیشی زیادبوونی یەکی نیشتەجێبوون و نەبوونی جێگەی دوورە دانیشتوانە بۆ ئاژەڵان. حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان چارەسەری ئەم پرسیان پشتگوێ خستووە و دروستکردنی شەڵتەر و نەزۆکردنیان وەلاناوە کە تاکە چارەسەرە. بەهۆی زیادبوونی ژماری سەگی بێلانە لە گەڕک و کۆڵان و سنتەری شارەکاندا هاوڵاتیانی ڕوبەڕووی بێزاری کردووەتەوە و بووەتە مەترسی بۆ ژیانی هاوڵاتیان و منداڵان. پێشتر بەپێی یاسای ژمارە 12 عێراقی تایبەت بە کۆنتڕۆڵکردنی سەگ لە ساڵی 1970 سەگە بێلانەکان دەکوژران، بەڵام لە ساڵی 2019ەوە کوشتنی سەگ ڕاگیراوە و لە بەرامبەردا ڕێگە چارەی نەزۆکردنیان بۆ دانراوە. دکتۆر ئاوا سەردار لە پرسراوی هۆبی ڤێتەرنەری لە بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری سلێمانی تایبەت بە زیادبوونی ڕێژەی سەگ لە ناو سنتەری شاردا بە ئاژانسی ژنهای ڕاگەیاند. هۆکاری زیادبوونی ڕێژەی سەگەکان لە ناو سنتەری شاردا دەگەڕێتەوە بۆ نەبوونی شوێن بۆ ئەو سەگانە. دیاردەی زۆربوونی ئاژەڵی بێخاوەن لەم ساڵانەی دواییدا دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پێشتر هەتا ساڵی 2019 ئەم ئاژەڵانە لە ناو ئەبران بۆ ئەوی کەم بکرێنەوە و زۆر نەبن لە ناو ژینگەیە. لە ساڵی 2019ەوە ئەم بڕیارە وەستێنرا، ئیش نەکرا لەسەر لە ناوبردنیان، هەرچەنە ئێمە پێشتریش هەر لەگەڵ لە ناوبردنیانە نەبووین لەبەرەوەی کاری ئێمە و ئەرکی ئێمە پاراستنی سامانی ئاژەڵ و چارەسەرکردنی ئاژەڵی نەخۆشە. کەم ئیشە ئەکرا پێشتر ئێمە لەگەڵ یان نەبووین، بەڵام تاکە چارەسەر بوو. ئەم دیاردێ لە جیهانە بە دروستکردنی شەڵتەر چارەسەرەکرێ، ئەبێ شەڵتەرێک دروست بکرێ، ئەم ئاژەڵانە کۆ بکرێنەوانێ، نەشتەرگەری نەزۆکردنیان بۆ بکرێ و پاشان ڤاکسینیان بۆ ئەکرێ و ئەخرێنەوە ناو ژینگە. ئەوەنەی کە من ئاگادار بووم فترێکی زۆر بە حەبێک بوو، حەبێکی ژەهرایی بوو، پێی ئەوترێت مردنی بە بەزەیی با بڵێن. ئەم حەبە ئەکرایە ناو سوورنچکی ئاژەڵەوە و ئەدرا بەو سەگانە ئەیان خوارد و پاش 2 سەعاتێک مردارە بوونەوە. ئەم ئەرکە حکوومەت پێی هەڵئاستا، یعنی ئەمە لە ناو دام و دەستگا حکومیەکانە جێبەجێ ئەکرا. خۆی وەکو پێشم وتی پێشتر شەڵتەر تاکە چارەسەرە بۆ ئەم دیاردەیە. ئەو شەڵتەرش کە باس ئەکرێ و کە هیوادارین هەنگاوی بۆ بنرێ هەنگاوی جددی ئیشی تیا بکرێت، ئەبۆ شێوەیە نییە کە ئاژەڵەکە تیا قەتیس بکرێ. هەڵبەتە مەساحەیەکی ئەرزی زۆرە کە سیاج کراوە، تۆ لێرەیە کە ئاژەڵەکان دوای ئەوی کە نەزۆک کران ڤاکسین کران ئەتوانی هەندێکیان بخەیتەوە ناو ژینگە، یعنی مەرج نییە تۆ لە ناو شەڵتەرەکە بمێنەوە، لەوانەیە خەڵکانێکە بێت پێی خۆش بێت کە ئەسڵەن بە خێویان بکە، ینی خۆی بریان گرێتە خۆی، یان کە دوای نەزۆکردنەکە و ڤاکسینکردنەکە کە خرانەوە ناو ژینگە من و توی هاوڵاتی بەبێترس لەسەر شەقام ئەڕۆین لەوەی کە ئەم سەگە سەگێکی لەسەرخۆ هێمنە لە دەرەنجامی نەشتەرگەریەکە زائیدەن ترسمان لێ نییە کە نەخۆشیێکمان بۆ بگوازێتەوە. بەپێی ئاماری نەخۆشخانی شار لە شاری سلێمانی لە ماوەی ساڵێک و 5 مانگدا 1,176 هاوڵاتی بەهۆی پەلامەردانی سەگ براونەتە نەخۆشخانەی شار. بەپێی ئامارەکانی نەخۆشخانی شار بۆ ساڵی 2020 حەسە حاڵەتی بریندار بوون بەهۆی سەگەوە هەبووە. هەروەها بۆ 5 مانگی سەرەتای ساڵی 2021 459 حاڵەتی پەلامەردان و برینداربوون هەبوون. بەمەش بۆمان دەردەکەوێت نیوەی ساڵی 2021 بە بەرامبەر بە ساڵی 2020 بریندار بوون بەهۆی پەلامەردانەوە زیاترە. دوا بە دوای ئەوە پرۆپۆزڵ تەقدیم کراوە بە هاوکاری ڕێکخراوەکانی پاراستنی مافی ئاژەڵ، پرۆپۆزڵی تێروتەسەل تەقدیم کراوە لە بەنسبەتی شاری سلێمانیەوە باسی بکەم، هەم قایمەتی سلێمانی ئاگادارە، هەم پارێزگای سلێمانی ئاگادارە و پرۆپۆزڵێکی جوان تێروتەسەل. بەڵام جێبەجێکردنی هەنگاوەکانی دروستکردنی ئەم شەڵتەرە زۆر بەداخەوە زۆر هێواشە، ئەتوانم بڵێم هەر لەسەر نەبوونە. ئەگەر بە لایەنە زانستیەکەی باسی بکەین، بوونی ئەم ئاژەڵە بێخاوەنانە خۆی لە خۆیان دیاردێکی ناشرینی ناشارستانیە، هەروەها لە ڕووی زانستیەوە مەترسیە بۆ سەر ژیانی مرۆڤ لەبەرەوەی کۆمەڵێکی زۆر نەخۆشی هاوبەشێ لە نێوان ئاژەڵان و مرۆڤدا. ئەم ئاژەڵانش بە حکمیەوەی کە بێخاوەنن هیچ چارەسەرێکیان بۆ ناکرێت، هیچ ڤاکسینێکیان بۆ ناکرێت، کەواتە مەترسیان هەیە لەسەر ژیانی مرۆڤ. بەس من وەکو هاوڵاتیەک ئێستا دوو دیوی ئەم ئیشە ئەبینم.
دیوێکیان کە زۆربەی زۆری مناڵانمان و ئەترسن لە بوونی سەگی بەرەڵا کە بە ڕێژێکی زۆر زیایی کردووە ترسێک هەیە لە زۆربوونی دیاردی کە بەس دیەکی تریشمان هەیە کە هاوڵاتیەکی زۆر من ئەزانم ڕۆژانە خۆراک و ئاو ئەبەن بۆ ئەم ئاژەڵە بێلانانە یعنی ئەم دیاردەیە دوو دیوی جوانی پیشانی خەڵکاوە دیەکیانە کوتمان دیەکی جوان کە ئەوەیە کە خەڵکانێکی زۆر بەتەنگەوەن کەم ئاژەڵانە تونوی نەبن برسی نەبن دیوەکەی تریشیان کە بەداخەوە ترسێک هەیە کە ئەبێ ئەو ترسەش بە هەند وەربگیرێت. باپەی ئامارەکانی ڕێکخراوی پاکۆ تەنها لە سنووری شاری سلێمانیدا 2 بۆ 3 هەزار سەگی بێلانە هەن لەم ژمارەیەش تەنها 100 سەگ لە ماوەی 6 مانگدا نەزۆکراون کە ئەوەش ڕێژەیەکی زۆر کەمە لە چاو ژمارەیاندا. لاڤین عەبدولوهاب پزیشکی ڤێتەنەری و لە پرسراوی ڕێکخراوی پاکۆ بە ژنهێ ڕاگەیاند باشترین چارەسەر بۆ کەمکردنەوەی ڕێژەی سەگ پرۆژەی TNR گرتن نەزۆکردن پاشان گەڕانەوە کە لە ڕێی نشتەرگەریەوە بۆیان ئەنجام دەدرێت و کوتانیان پێدەدرێت دژی نەخۆشیە گوازراوەکانی نێوان ئاژەڵ و مرۆڤ پاشان حەبی کرمیان پێدەدرێت. ئێمە وەکو ڕێکخراوی پاکۆ پاراستنی ئاژەڵانی کوردستان طبعا نەزانین کە بڵاوبوونەوەی ڕێژەیەکی زۆر لە ناو شار و لە ناو کۆڵانەکانە ئەبێتە هۆی مەترسی بۆ سەر تەندروستی هاوڵاتیان و هەم مەترسیشە بۆ سەر ژیانی سەگەکان خۆیان چونکە چۆن خەڵک ئەترسێکە سەگێک لەوانەیە پەلاماری بە زۆر خەڵکیش هەیە کە ئازاریم ئاژەڵانە ئایا بۆیە ئێمە باشترین ڕێگە چارەسەر لامان پرۆژەی TNR گرتن نەزۆکردن گەڕانەوە بۆ شوێنی خۆیانی ئەم سەگانە کاتێککە تۆ ئەم نەشتەرگەریان بۆ ئەوکەی لە ڕێگەی نەشتەرگەریەوە سەگەکان چنێر بن یا مێبن نەزۆک ئەکرێن ئەم نەزۆکردنە ئەبێتە هۆی ئەوەی کە ژمارەیان کۆنتترۆل بکرێ و دڕێتیان نەمێنێت لەگەڵ مرۆڤ ئاشنا بن بێجگەرەوەی کە کوتانیان بۆ ئەکرێت دژی نەخۆشیە گواستراوەکان کە لە ڕێگەی سەگەوە بۆ مرۆڤ گوازرێتەوە و حەپی کرمیشیان ئەدرێتێ بۆی کێشەیان توش نەبێت. طبعا ژمارەی سەگەکان بەپێی ئەو کار و چالاکانی ئێمە ئەیکەین و بەپێی دەرچوونەکانمان کە ئەیان بینین لە ناو شاری سلێمانیە ئەگەر باسی بکەین لە گەڕێکی راپەڕین و خاکەوە هەتاوەکو تانجەرۆش لەو ئەچە نزیکەی 2 بۆ 3 هەزار سەگمان هەبێت ئێمە لەو ڕێژەیە نزیکەی 100 سەگیمان نەزۆک کردووە بەڵام ئەم سەگانە هەموو ساڵێک 2 جار بۆ 3 جار بەچکە ئەکەن هەر جارەی 7 بۆ 13 بەچکە ئەکەن بە معادل سەگی کوردی 8 بەچکەی ئەبێت بۆیە ئەگەر زوو دەست نەکرێ بە جێبەجەکردنی ڕێگەیەک یا پرۆژەیەک بۆ ئەوەی کە ژمارەیان کۆنتترۆل بکرێ یا خودت کۆ بکرێنەوە بەڵام بە شێوەیەکی زانستی ئەوە ژمارەکەیان زۆر زیاد دەبێت بە ڕێژەیەک کە ئێمەش ناتوانین کۆنتترۆلیان بکەینەوە کاتە و ئێمە وەکو ڕێکخراوی پاکۆ طبعاً بۆ ماوەی 6 مانگ لە مانگی 2020 تا مانگی 2 پرۆژەی TNRمان جێبەجێ ئەکرد لە ناو سلێمانیە 100 سەگمان نەزۆک کرد 60 مێیە 40 نێرە و ئێستاش بەتماین ئیشەڵا هەر بەردەوام بین ئەگەر پشتگیرمان هەبێ بۆ ئەوەی کە بتوانین ژمارەیەکی زیاتر نەزۆک بکەین و ئەم کێشەیە چارەسەر ببێ. و بە نسبەتکردنەوەی شێڵتەرەوە کە ئەبێ لە هەموو شار و شارۆچکەیە کارێکی زۆر گرنگە لە هەموو شار و شارچکەکانی کوردستانە ئەبێ شێڵتەر هەبێت چونکە تۆ ڕاستە هەموو سەگێک لەوێ کۆ ناکرێتەوە چونکە تۆ 2000 سەگ هەم ئەرکیان هەم مەسرفیان زۆر گرانە بەڵام ئەتوانیت کە ئەو سەگانەی کە بۆ نمونە بەچکەن دایکیان نەماوە یا کەم ئەندامن یا لە هەنە حاڵەتا بۆ نمونە ئەو سەگانی کە نەزۆک ئەکرێن لەوێ بمێنەوە تا چاک ئەبنەوە و پاشان بدرێنە کەسی گونجاو بەڵام زۆر گرنگە کە شێڵتەر لەسەر بنەمای زانستی بکرێتەوە کەسی شارەزا سەرپەرشتی بکات. تەمام قاندی قسەیەکی هەیە کە ئێمە زۆر لەگەڵیان لە ئاستی ڕۆشنبیری هەر کۆمەڵگەیەک بۆ دیارەکرێت کە ئایا تاچەند لەگەڵ ئاژەڵەکانیانە مێهرەبانن. جا ئەو کەسەی کە ئازاری ئاژەڵ ئەیات یا وەکو ئەوە سەیرەکات کە تەنها بیانی بێڕۆحە یا وەکو کاڵایەک سەیرەکات لە بێویژدانی خۆیەتی ئێمە بە هیچ جۆرە لەگەڵ ئەوە نین کە بە هیچ جۆرێک ئازاری ئاژەڵ بدرێ و ئاژەڵەکان بکوژرێن تەنانەت ئەگەر لە حاڵەتێکە ژمارەشیان زۆر بێ کوشتن چارەسەری ناکە
و ئازاردانیان چارەسەری ناکە بگرێکە تۆ ئازاری سەگێکی ئەو سەگە زیاتر پەلامار ئەیە و زیاتر دڕ ئەبێ و زیاتر کێشت بۆ دروست دەکات چکە کاتێکە مناڵێک یا گەورەیەک بەردەگرێتە سەگێک دوایی ئەم سەگە پەلاماری هەموو مناڵێکەیەات بۆیە زۆر پێویستە لەسەر دایک و باوکەکان یەکەم شت کە وا تربێتی مناڵەکانیان بن کە ئاژەڵەکانیان خۆش بێت و ڕێزیان بگرن و گەورەکان خۆشیان لەبەر ینی ئازاری ئاژەڵ نێن لە بەرچاوی مناڵ و هەم بۆ خۆشیان چونکە ینی سەردەمە ڕۆشتووە کە ئازاری ئاژەڵ بدرێ. تەماشماری و کەسانەی کە ئاژەڵەکانی دەرەوە بەخێوەکەنیان ئاژەڵی کوردی خۆمان بەخێوەکەن تا ڕادەیەکی باش زیادی کردووە گەر بەراوردێکین بە ساڵانی پێشوو بەڵام هێشتا بەڕادەی پێویست نییە بۆ نمونە ئەگەر دە کەسمان هەبێ لەم دە کەسە یەک کەسی پشیلە کوردی بەخێوەکە زۆربەی زۆری حەزەکات کە پشیلەکەی یا سەگەکەی جۆرە ئەوروپیەکان بێ کە بەداخەوە بەبێ ئەوەی کە ڕیسەرچی لەسەر بکەن بزانن کە ئەم سەگەیە ئەم پشیلەیە چەند کێشە و نەخۆشی هەیە ئەوانەی دەرەوە و کە لەگەڵ ژینگەی ئێمە ئەگونجەیانە بەخێویەکان بەڵام کوردیەکان کەمتر مشکلیان تووشە بێ کەمتر کێشەی تەندروستیان هەیە لەگەڵ ژینگەی خۆمانە گونجاون بۆ ئێمە زۆر حەزەکەین کە خەڵک زیاتر لۆکەڵەکەی خۆمان کوردیەکان بەخێو بکات. زۆرینەی شوێنەکان کە پێشتر سەگیان تێدا بووە کراون بە شوێنی نیشتەجێبوون لە پێناو دەستکەوتنی سەرمایە بۆ بەشێک لە سەرمایەداران و خاوەندە سەڵاتەکان لە کاتێکیشدا یەنە ناو سنتەری شارەکانەوە دەکوژرێن. لە هەندێک لە شارەکانیشدا بڕیاری نەکوشتنی سەگەکان پێشێل کراوە. ڕەنگە لە هۆکارانی کە ژمارەی سەگ بەم جۆرە زیادی کردووە ئەوەیە کە زۆربەی ناوچەکانی قەراغشار بوون بە ماڵ بوون بە خان و بوون بە باخ سیاج کراوە هیچ شوێنێک نەماوە کە ئەم سەگانە بچن بۆی ئێمە شوێنەکانی ئەوانمان داگیر کردووە و ئەشمانەیە کە ئەوان نێنە ناو شارەوە ئەمانەوەی دەریان بکەین بەبێ ئەوەی کە تێبگەین ئەم ژینگە و سروشت مافی هەموو مڵکی هەمومانە هەمومان مافیانی چه سەگ بێ پشیلە بێ مرۆڤ بێ مانگا بێت هەچ ئاژەڵێک و ڕۆح لە بەرێک تر بێ سروش دەبێت جێگەی هەمومانی تیا بێتەوە و مافی هەمومانەکە تایە بژین بۆیە ئێمە سەبەبی ئەوەن کە ئەو سەگانەوە زیاد بکە. تەواو نەبێ حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ئەوە تێبگەن کە هەچ ڕۆژێک ئەم پرسە دوا بخرێت و چارەسەرکردنی ئەم پرسە دوا بخرێت کە چارەسەرەکەی قورسترەکە ئیشەکە زۆر قورسترەکە. ئێمە تەنها یەک ساڵ و نیوە تقریبەن کە سەگ نەکوژراوە کوردستان و لە سلێمانیا ئەو ژمارەیان زیادی کردووە هەموو ڕۆژێک دواخستن ئەم مشکیلەیە گەورەترەکات و ژمارەیان زۆر زیاترەکات بۆیە زۆر پێویستە بە زووترین کات بێنە سەرخەت هاوکاری ڕێکخراوەکان بن و هەموو لایەنەکان پێکەوە هەوڵ بن کە چارەسەری ئەم کێشەیە بکەن چونکە تەنها بە ڕێکخراوێکی خۆبەخش ئەم کێشەیە چارەسەر ناکرێت و تەنها بۆ نمونە بە شارەوانی چارەسەر ناکرێت ئەبێ هەمومان پێکەوە هەماهەنگ بین بتوانین کە ئەم کێشەیە چارەسەر بکەین و بودجەیەکی باشی بۆ تەرخان بکرێ کە لە چاو کۆمەڵێک پرۆژەی ترا بودجەی ینی بودجە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە ئەوە نەیناوێت بە هیچ جۆرە لەگەڵ ئەوانی چونکە لە ساڵی 1970ەوە ینی حکوومەت سەگیە کوشت هەموو هەفتەیەک هەڵمەت هەبوو بۆ سەگ کوشتن یعنی خەڵکە ئاگاشی لێ نەبوو خەڵک خەوت بوو ینی بە دەموبیان ئەم ئیشانە ئەکرا و سەگەکانیش کۆ ئەکران و خەڵک پێی نەئەزانین بەڵام کێشەکەمان چارەسەر نەبوو یعنی هەر سەگ هەبووە ئایا سەگ کۆنتترۆل کراوە ژمارەی نە هەر بەرداوامیش لە زیادبوو نەبێت بۆیە ینی ئەم کوشتنە چارەسەرێکی بنچینەی نییە بەڵکو نەزۆکردن و لەگەڵ کوتانیان و هێشتنەوەیان لە شوێنی خۆیانە بۆی نەهێڵن سەگی تر بێت ئەوە چارەسەری کێشەکە ئاکات. لە 21 ئایاری 2021 لە شاری کەرکووک و گوندەکانی دەوروبەری دەستکراوە بە کوشتنی ئەو سەگانی بێلانەن و لەسەر شەقام و کۆڵانەکاندا هەن لەلایەن پارێزگای کەرکووکەوە دەوترێت لەسەر سکاڵای هاوڵاتیان بووە ئەو سەگانەش بە چاپۆر و بەبەرچاوی هاوڵاتیان و منداڵانەوە دەکوژرێن کە کارێکی نائینسانی و ناشارستانیە و بووەتە هۆی ناڕەزای دەربڕینی ئاژەڵ دۆستان.